لە ئێوە تای بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد ئەمڕۆ لە شاری سلێمانی وەرکشۆپێکی زۆر تایبەت لە هۆتێل تایتانیک بەڕێوە دەچێت لە هۆڵی کۆنفرانس بێگومان ئەم وەرکشۆپە تایبەتمەندی خۆی هەیە لە بەرەوەی یەکێکە لە وەرکشۆپانەی بەز لە بەرەنگاربوون و چارەسەرکردنی توشبووان بە مادە هۆشبەرەکانە کات لە نێوان کە ئەم وەرکشۆپەش لە نێوان کۆمەڵی پزیشکی دەرونی کوردستان لقی سلێمانی و دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان ڕێکخرایەوە و کوی وەرکشۆپەکەش بە شێوازێکی زۆر چڕۆپەر بە ئامادەبوونی چەندین میوانی خۆشەویست لە چین و توێژە جیاوازەکان بەشداریان تێدا کردووە جا بە ئەوی زانیاری تەواو وەرگرین لەسەر ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان کە لە ئێستاە زۆر با بڵێن ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان زیادی کردووە با بزانین لەسەر ئەم بابەتە هەستیارە چۆن قسە و باسی لەسەر ئەکرێت دەستگای ئاسایشی سلێمانی چۆن کاری جدی کردووە لەم نێوەندەیە هەم کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیش کە لێرە ئامادەن وتاری تایبەتیە خۆیان هەبوو لەسەر ئەم بابەتە لەم وەرکشۆپەیە زیاتر جەختیان کردوتەوە لەسەر تەواوی بابەتەکە جا بۆ ئەوەی زانیاریەکان وەرگرین یەکەم میوانم ئەچمە لای زۆر بەڕێز کاک سەلام عەبدولخالید بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیاندن لە دەستگای ئاسایشی سلێمانی لەگەڵمان نابێن کاک سەلام سڵاو بۆ ئامادەبوونت سپاس زۆر سپاس میدیای کورسات کە ڕۆماڵی بەردەوامی ئەم وەرکشۆپەی کردووە دەستان خۆش بێ بەخێر بێن هەربا لەوە دەست پێ بکەین کاک سەلام بەڕێستان ئەمڕۆ لەم وەرکشۆپەیە ئامادە بوون بەس بکەین وەرکشۆپی بەرەنگاربوون و چارەسەرکردنی توشبوون بە مادە هۆشبەرەکان ئەبینین هەم لە هەرێمی کوردستان هەم لە وڵاتانی جیانیش زیاتر بەدەست ئەم کارەساتەوە یاخود بەدەست ئەم بابەتە هەستیارەوە دەناڵێنن ئەمە ڕێژەکەی لە ئێستای ئامارەکان چیمان پێڵێن ئێمە ئەو وەرکشۆپە یاخود ئێوە کە ئەم وەرکشۆپەتان ڕێخستووە تا چەندە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەم ڕوانگەیەوە بەسپاسەوە بۆ کۆمەڵی پزیشکانی دەروونەسی و دەرونی کە لە سلێمانی ئەم وەرکشۆپیان ڕێخستووە بە هاوبەشی کار لەگەڵ ئەفسەرانی دەستگای ئاسایش کە پێکەوە دروشمی سەرەکی ئەم وەرکشۆپە ئەنجام بگەێنین ئەویش بریتە لە بەرەنگاربوونەوە و چارەسەرکردنی بە تایبەتی توشبوانی یاخود ئاڵوودەبوانی مادەی هۆشبەر ئێمە لێرەدا وەکو یاساکە جێبەجەکاری یاساین ڕێگری دەبین لە بڵاوبوونەوەی ئەم مادەیە لە نێو کۆمەڵگەکەماندا بەڵام لە هەمان کاتە پێویستە کارێکی هاوبەش بکەین لەگەڵ برایەمان لە پزیشکانی دەرونی تاکو پێکەوە بتوانین ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆ ئەو کەسانی کە ئالوودەبووی مادەکانن بتوانین جارێکی تر ئەمانە ڕیهابیلیتەیت بکەینەوە بیانخینەوە نێو کۆمەڵگەکەمان کاک سەلام بەڕێستان وەکو بەشی ڕاگەیاندن لە دەستگای ئاسایشی سلێمانی با بڵێن لەو کاتێککە مادە هۆشبەرەکان زیاتر تەشەنەی کردووە زیاتر بڵاو بۆتەوە ئێستا ئەبینین گەنجەکانیش بەداخەوە زۆر گیرۆدەیە خود ئاڵودەی مادە هۆشبەرەکان بوون ڕێژەکەی چۆن ئەبینی لە ئێستا ئامارەکان چۆنە تا چەندە ئەتوانن ڕێگری بکەن لەوەی کە تەشەنە نەسێنێ ئەمە ناتوانین بنەبڕی بکەین بەڵام ئەتوانین ڕێگری لێ بکەین کەم کرێتەوە تا ڕادەیەک لە ڕێگەی چەند بابەتێکی گرنگەوە یەکێک لەوانە ئەم وەرکشۆپە یاخود چەند لایەنێکی تر لە خۆ بگرێت ئەگەر بینە سەر بەشێکی سەرەکی ئەم وەرکشۆپە بە کورتی باسی بکەم ئەویش بریتە لە نووسینەوەی پێشنیار و ڕاستپارتەکانەوە بەرزکردنەوەیەتی بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یاخود سەرۆکایەتی هەرێم تاوەکو بتوانین هەمومان پێکەوە ئەم ڕاستپاردانە جێبەجێ بکەین بەڵام سەبارەت بەوەی کە گەنجانمان بەداخەوە زۆرترین ئەو فئەیەن کە توشبووی مادە هۆشبەرەکانن ئێمە لێرەوە پەیاممان بۆ گەنجان ئەوەیە کە زۆر وریابن پەیاممان بۆ کە سوکاریان ئەوەیە کە ئەمان دایک و باوکان کە زۆر نزیک بن لە کوڕانیان کچانیان چکە بەداخەوە لە ئێستادا دەبینین لە هەردوو ڕەگەز بە تایبەتی ڕەگەزی نێر زۆر زیاترە و ڕەگەزی مێش هەیە لە هەمان کاتە چ بەکارهێنەری ئەمە دەبێت یاخود بازرگانیش هەبووە دۆکۆمنتی تۆ دواپەیامی تۆ چییە لەسەر ڕێخستنی تاوای ئەم وەرکشۆپە کە سابینین ژمارێکی یەکجار زۆر لە ئامادەبووان لێرە لەم وەرکشۆپەیە ئامادە بوون بۆی چیتر بتوانین لەمە و بەدوا زیاتر کاری جدی بکەین لەسەر ئەم بابەتە تایبەتی ئەم وەرکشۆپە زۆر گرنگە یەکێک لە ئیشە سەرەکیەکانی وەرکشۆپە دابش کراوە بەسەر 5 گروپ هەر گروپێک پێکهاتی ئەم گروپە پێک دێت لە
12 کەس 6 کەس لە ئەفسەرانی ئاسایش کە تایبەتمەندن بە مادە هۆشبەرەکان و هەر بەها ئەفسەرانی ئاسایش تایبەتن بە یاسا واتە نووسینەوەی ڕاستپاردەکان بە شێوازێکی ئەکادیمی دەبێت و ئەم گروپانە هەر گروپێک پێک هاتووە لە ثیمێک مۆزوعێکی تایبەتمەند بە چۆنیتی چارەسەرکردن چۆنیتی گەڕان بە دوای ڕێگریکردن یاخود کەمکردنەوەی مادە هۆشبەرەکان لە هەمان کاتە کۆنتڕۆڵکردنی ئەم مادەیە لە بڵاوکردبوونەوەی لە نێو کۆمەڵگەکەماندا. دەستیەوەش خۆش بێ دەستان خۆش بێ زۆر سپاسدانەکەمانت سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک سەلام عەبدولخالید بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیاندن لە دەستگای ئاسایشی سلێمانی کۆمەڵێک وتەی باشیە کۆمەڵێک پامی جوانیە لە سەرتاوی ئەم بابەتە جا ئێستا چمە لای زۆر بەڕێز دکتۆر توانە کە بەڕێزیان ڕاگری کۆلێژی پزیشکی بەڕێزان ئەگەر بفەرمونە لای ئێمە سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس دکتۆر توانە سپاس دەکەم هەر با لەوە دەست پێ بکەین بەڕێستان پەیامی ئێوە چییە لەسەر تاوی مادە هۆشبەرەکان کە لە ئێستاە بەرەو کێرێمی کوردستان و تاوی ژیانیشی کردوت زۆر سپاس بەخێر بێن سەر و سەرچاوم بەڕاستی کێشەی مادە هۆشبەرەکان کێشەیەکی جیهانگیرە لە هەموو شوێنێکی جیهانە ئەم کێشەیە بڵاوی پێکراوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە 7 ملیۆن توشبوو هەیە بۆ هەموو توانایانەوە بۆ هەموو ئاسە زانستی بەرزی کە لەوێ هەیە بۆ هەموو توانە گەورەی کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە نەیانتوانیەوە بە تەواوەتی بنبڕی و کێشەیە بکەن ئەو کێشەیە لە کوردستانە لە هەڵتۆقی نایە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیابوون ئەڕوا بەڕاستی ئێمە بێ ئەو ڕاستیە بزانین کە ناتوانین ئێمە بە شێوەیەکی لە سایاسە بنبڕی ئەو مشکلەیە بکەین بەعکسەوە ئەبێ ئێمە ئەم کێشەیە تەعاملی لەگەڵا بکەین بتوانین چۆن ڕێگری لێ بکەین لەوەی کە زیاتر هەڵتۆقەیە چۆن ئەوانەی کە بوون بە زەحیەی ئەم کێشەیە لە ئامێزیان بگرین چارەسەریان بۆ دۆزینەوە بە شێوەیەکی ڕێکوپێک چۆن بتوانین یارمەتی کەرتی تەندروستی بین یارمەتی ئاسایش بین یارمەتی پارێزگا بین لەوەی کە بتوانین ئێمە کۆنتڕۆڵی شارەکەمان بکەین کۆنتڕۆڵی وڵاتەکەمان بکەین لەوەی کە ئەم کێشەیە زیاتر پەرەنەسەنێت لەم ئاستەوە کێوەکو زانکۆی سلێمانی ئێمە هەڵمان ناوە بە هەموو توانای خۆمانەوە کە بتوانین هۆشیاری بڵاو بکەینەوانێ و سنتەری توێژینەوە دامەزرێنی کە تایبەت بێ بە مادە هۆشبەرەکان و ئێستا لەگەڵ کابینەی نوێی سەرۆکاتی زانکۆیە بەڕێبەرایەتێکی تازە پێکەنراوە کە ناوی بەڕێبەرایەتی هەماهەنگی زانکۆ و کۆمەڵگەیە کە ئەمە بەڕاستی دەورێکی زۆر گەورەی ئەبێ لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لە خەتەریاتەکانی کێشەی مادە هۆشبەرەکان و هەروەها ئینشاڵڵا بەم زوانە سنتەرێکی تایبەتمان ئەبێت بۆ توێژینەوە سەبارەت بە مادە هۆشبەرەکان کە ئەمەش یاریدەرێکی زۆر باشە بێ هەم بۆ کەرتی تەندروستی هەم بۆ پارێزگا بۆ ئاسایش بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆی چۆن داتای مەزبوطیان لە بەردەستا بێت کێشەکە واقعەکەی بزانین بە شێوەیەکی ڕاست و دروست و زانستیانە و چۆن بتوانین پلانی بۆ دابنین بۆی بەرامگربوونەوەی بۆ بکەین. دوپەیامی بەڕێستان چی ئەبێت لە سەرتاوی وەرکشۆپەکە کە بەشێکی وتەکانی جەنابتان تاوتوی گرنگ بوو لەسەر ئەم بابەتە هەستیارە کە ئێوە ناوەندێکی گرنگ ناوەندێکی ئەکادیمی زانکۆی سلێمانی ئەمە بە گرنگیەوە لە بەروی خوێندکارێکی زۆر ڕوویتەیەکە ڕەنگە بەداخەوە ڕەنگە ژمارەیەکیش لە خوێندکاران ئاڵوودەی مادە هۆشبەرەکان بوو بێت ئەمە لایەنێکی گرنگە بێت بۆی چیتر لە تەواوی خوێندنیانە ئەمە بابەتێکی سەرەکی بێت. دەستخۆش بەڕاستی هەروکو لە وتەکەمان باسم کرد من داتای دقیقم لەلایە کە ئەو ناوەندانەی کە مادەی هۆشبەری تیا بڵاو ئەبێتەوانێ سنتەری جوانکاری سنتەری یۆگا سنتەری جم هەروەها خوێندکاری زانکۆ کەواتە زانکۆیە کە لەو ناوەندانەی کە مادەی هۆشبەری تیا بەکارێت و تیاشیا بڵاو ئەبێتەوانێت لەناو خوێندکارەکان و گەنجەکانە فلەبەر ئەوە ئێمە بەڕاستی ئەبێ دەورێکی زۆر سەرەکیمان هەبێت لەوەی کە چۆن بتوانین خوێندکارەکانی خۆمان پارێزین چۆن خوێندکارەکانمان بخەینە باوەشی خۆمان علاقەیەکی باشمان هەبێ لەگەڵیانە بۆ ئەوەی کە بتوانین پەنانە بن بۆ مادە هۆشبەرانە کە کێشەیەکیان ئەبێت چۆن بتوانین ئێمە ئاش بینەوە لەگەڵ مناڵەکانی خۆمانانە لەگەڵ گەنجەکانە لەگەڵ تەلەبەکانی خۆمانە وایان لێ بکەین یارمەتیان بین لە کێشەکانیانە لە گرفتەکانیانە لە خۆت ئەزانی کە خوێندکارێک لە پۆلی ناوەندیەوانێ یەت بۆ زانکۆ سترێسێکی زۆری لەسەرە شێوازی خوێندن ئەگۆڕێت ئەرکی زیاتری لەسەر ئەبێت لەوانەیە پێویستکە ئەو خوێندکارە یارمەتی ماڵی باوکی بات ئەم هەموو سترێسە ئەم هەموو زەختە کە لەسەر ئەو خوێندکارە گەنجەیە لەوانەیە وای لێ بکات ئیتر پێی نەمێنێ هیلاک بێت پەنابەرێ بۆ مادەی هۆشبەر ئێمە چۆن بتوانین وای لێ بکەین دوور بکەوێتەوە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر و وای لێ بکەین ئێمە بین بە پشت و پەنابوویان و یارمەتیان بین ئەمە ڕۆڵێکی زۆر گرنگە کە ئەبێ زانکۆ بگرێتە بەر زائیدەن توێژینەوە
زانکۆ خۆی سەرچاوی توێژینەوەیە ئێمە ئەبێ ئیتر دەست پێ بکەین لەمە دووە کە هەناوی ڕاستەقینە بنێن بۆی کە توێژینەوەی زانستی پتەومان هەبێت لە بواری بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە. پراپڕی ئەم بابەتێکی ئێمان گفتوگۆمان لەسەر کرد دکتۆر توانە ئەمێ ئەماژە بۆ بکەم خوێندکارانیش تا چەندێک گرنگە بەشداری تاوی سیمینار و وەرکشۆپەکانی نێو ناوەندی ئەکادیمی ببن لە زانکۆی سلێمانی لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانە زیاتر تاوتوی بابەتەکان کرد. بەڵێ ئەو خاڵە هەر زۆر گرنگە بەڕاستی ئێمە دائمە من و دکتۆرێکی دەرونی دائمە چەختەکەینەوە لەگەڵ خوێندکارەکانمە ئەڵێن فێربوون لە هاوتەمەنی خۆت زۆر بە قوترێکە لەوەی کە فێربوون لە مامۆستایەکی خۆتەوە کە لە تەمەنی باوکتا بێت یاخود لە تەمەنی دایکتا بێت فلەبەر ئەوە خوێندکار زۆر دەوری هەیە لە هۆشیارکردنەوەی برادەرەکان و هاوڕێکانی خۆی ئەکید ئێمە ئەبێ خوێندکارەکانمان بینە سەرخەت بۆی بەشداری بن لە تیمی هۆشیارکردنەوەی خوێندکارەکان و کۆمەڵگەشت بەگشتی بۆ بەرامبەربوونەوەی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان. سپاس بۆ بەڕێستان و زۆر بەخێر بێن. سپاس بۆ وتەکانی زۆر بەڕێز دکتۆر توانە ڕاگری کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی کۆمەڵەیەک بابەتی گرنگی وروژان جا ئێستاش مەلای دکتۆر دانیال سعدی بەڕێزیان سەرپەرشتیاری وەرکشۆپ لەگەڵمان نابێ زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆریان هەر بالەوە دەست پێ بکەین بەڕێستان وەکو سەرپەرشتیاری ئەم وەرکشۆپە چۆن بیرتان کردەوە وەرکشۆپێکی تایبەت بە بابەتی مادە هۆشبەرەکان ڕێکخان. طبعی مادە هۆشبەرەکان بەداخەوە لەم کاتەیە تقریبا خەریکە ئەبێ بە دیاردەیەکی ترسناک بۆ هەموو جیهان نەک بە تەنها بۆ کوردستان بۆ هەموو جیهان. کوردستانیش لە زۆر شوێنێکی ترانزیێتە یعنی مادە هۆشبەرەکانی لە ڕۆژهەڵاتەوە پیاە تێپەڕێ و ئەڕوا بۆ تورکیا و بۆ ناوەڕاست و باشووری عێراق و ئەوروپاش ئەڕوا تەنانەت لێرەوە. ئەنجا بەداخەوە نیسبەتی بەکارهێنەران و ئاڵوودەبووان ئێستا لە وڵاتی خۆشمانە وردە خەریکە زیاکە بە تەنسیق لەگەڵ ئاسایشە چووکە ئێمە وەکو پزیشکە دەرونیەکان نیازمان هەیە لەگەڵ هەم ئاسایش هەم ئەوقاف هەم پەروەردە هەم خوێندنی باڵا هەم میدیاکان لەگەڵ ئەمانە کۆمەڵێک وەرکشۆپ سیلسیلەیە وەرکشۆپ زنجیرەیە وەرکشۆپ ڕێک بخەین لەگەڵ هەمویانە بە ئاسایش دەستمان پێکرد چووکە گرنگترین جومگەن بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و چارەسەرکردنی مادە هۆشبەرەکان کە ئێمە چەند پەیامێکمان هەیە بیگەێنین لە ئەم وەرکشۆپە یەکێک لەوانە کەسی ئاڵوودەبوو بە مادەی هۆشبەر کەسی نەخۆشە کەسی گرفتارە ئەبێ چارەسەر وەربگرێ بێ چارەسەر بکرێ جیاوازە لەوەی کە بازرگانی ئەکات بە مادەی هۆشبەر ئەمانوێ ئەم پەیامە بگەێنین و چۆن چارەسەریان بکەین ئایا بە خەستەخانەی تایبەت ئەبێت ئایا بە بەهێزکردنی سنوورەکانە بێ ئایا بە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری ئەبێت لە قوتابخانەکانە ئایا بە توێژینەوەی تازە ئەبێت لە زانکۆ و پەیمانگاکانە ئایا بە بەکارهێنانی مامۆسایانی ئاینی ئەبێت ئایا بە بەکارهێنانی ماس میدیا و میدیا و ئەعلام ئەبێتە ئەمانە هەر هەمووی یعنی ئەمانوێ وەکو چۆن لە گروپێکی لێ دروست بکەین کە هەر هەمومان بەیەکەوە بتوانین دەست لە ناو دەست بۆ پاراستنی جیلی داهاتووی کوردستان کە بەڕاستی ئەگەر وا بڕوا ینی چارەنووسێکی تاریک چاوەڕێی ئەم گەلەکە. دکتۆریان با زۆر لە کاتە نەگرم دوا پرسیاریش ئاراستی جەنابەت بکەم زۆر بە کورتی پێم بڵێ تەنیا سازکردنی وەرکشۆپێکی وەها هۆکارە بێت یاخود کاریگەری ئەبێت لەسەر تا ڕادێک ڕێگریکردن لەسەر بڵاوبوونەوەی مادە هۆشبەرگان یاخود نەخێر بە پێچانەوە ئێمە توانین ئێستا ئەبینین لە زۆرێک لە نێو بازاڕەکانە ڕەنگە مادەی هۆشبەر بفرۆشتێت گەنجەکان زۆر کاری یاخود لە سنوورەکانەوە زیاتر کاریگەری هەبێت کاریگەری وڵاتانی دەرەوە بەسەر هەرێمی کوردستان ئەمانە تا چەندە بتوانین ڕێو شوێنی تر بگیرێتە بەر بۆ کەمکردنەوەی مادە هۆشبەرەکان. ئەگەر پێت بڵێم بە تەنها بە وەرکشۆپێ نەخێر ئەگەر پێت بڵێم بە کۆمەڵی وەرکشۆپ هەر نەخێر ئێمە ئەبێ دروستکردنی ئەو هەماهەنگیە زۆر گرنگە لە پێشە هەماهەنگیەکە دروستکەین لە بینی ئەو گروپانەی کە باسمان کردە دکتۆری دەرونی ئاسایش ئەوقاف و مامۆستایانی ئاینی پەروەردە خوێندنی باڵا ڕاگەیاندنەکان یعنی هەموو بوارەکان دروستکردنی ئەو کۆنێکشنە ئەو کۆمونیکیشنە ئەو پەیوەندیە ئەو لینکە زۆر گرنگە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەگەر بڵین لە ساسە ئێمە ئەتوانین بە کامل هەموو ماوەدە هۆشبەرەکان و کەسانی ئاڵوودەبوو بە شێوەیەک نامێنێت لە وڵاتمانەوە ئەگەین لە ساسە ئەمەش هەر مستەحیلە وڵاتی پێشکەوتوو
وەکو مەسەرەن ئەمریکا وەکو وڵاتانی ئەوروپی بەو هەموو ئیمکانیەتەوە بەو هەموو عیلم و بەو هەموو ئینەوە تواناوە کە هەیەە ناتوانن بەرەنگاری ببنەوە هەر ئاڵوودەبوون ڕۆژ بە ڕۆژ لە تەشەنەسەن نایە بە تەئکید بەڵام ئێمە ئەبێ تواناکانی گەلی خۆمان میلەتی خۆمان وڵاتی خۆمان جوگرافی خۆمان مێژوو خۆمان ئاینی خۆمان هەمووی کەلتوری خۆمان هەمووی بەکاربێنین لە پێناوی بەرەنگاربوونەوە ئەمە ئەوەیە بۆ ئەوەی کە هەر یەکێک فکرەیەکی جوانی لەلایە چۆنێتی بەرەنگاربوونەوە و چارەسەرکردن بتوانین سوودی لێوەرگن کەس بە زۆر بە زیان نەزانین جگە لەوەش ئەگەر پۆستەراتیش لە شوێنە گشتیەکان دابنرێت تایبەت بە مادە هۆشبەرەکان بە تەئکید ئێمە هەوڵەین هەر لە ڕەوزەوە دەست پێ بکەین بە هوشارکردنەوە هەتا ئەگاتە تعلیم عالی زۆر سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ میوانی سێویمیشم دکتۆر دانیال سعدی بەڕێزیان سەرپەرشتیاری وەرکشۆپی بەرەنگاربوون و چارەسەرکردنی تووشبوانی مادە هۆشبەرەکان کە لە وەرکشۆپەیە ئامادەبوونی خۆیان نیشاندا و دوو میوانەکەی تریشم زیاتر گرنگی و جەختیان کردەوە لەسەر تەواوی ئەوەی کە چۆن ڕێگری بکرێت یاخود کەم بکرێتەوە مادە هۆشبەرەکان لە تەواوی هەرێمی کوردستانە ئەوەی جێگەی خۆشحاڵیە سازکردنی ئەم جۆرە وەرکشۆپانە زەنگێکی ئاگادارکردنەوە بێت کە چیتر بتوانین تا ڕادەیەک ئێمە ناتوانین بڵین بنەبڕ ئەکرێت بەڵام ئەتوانین بڵین تا ڕادەیەک کەم ئەکرێتەوە تاوکو کاریگەری تاو لەسەر تاکەکانی نێو کۆمەڵگا دروست نکات ئەمە تاوی زانیاریەکان بوو لەسەر ڕێخستنی ئەم وەرکشۆپە